بینەرانی خۆشەویست سڵاو بۆ پێشکەشکردنی یەکەمین ئەڵقەی پرۆگرامی مێژووی کورد هاتووینەتە خزمەتتان. مێژوونووسان مێژووی کوردیان بەسەر چوار قۆناغی کۆن، ناوەڕاست، نوێ و هاوچەرخدا دابەش کردووە. ئێمە هەوڵ دەدەین بە شێوازێکی زانستیانە شرۆڤەی هەرکەم لەم قۆناغانەی مێژووی نەتەوەکەمان بکەین، سەرەتا لە مێژووی کۆنەوە دەست پێ دەکەین. لە بەرنامەکەی ئەمڕۆماندا هەوڵ دەدەین بە میوانداری مامۆستای زانکۆی سلێمانی و دکتۆرا لە بواری مێژوو، هەروەها نووسەری چەندین کتێبی مێژووی دکتۆر کەیوان ئازاد ئەنوەر قسە و باز لەسەر مانای وشەی کورد و کوردستان بکەین بە دەستپێکی زنجیرە ئاڵلقەکانی پرۆگرامی مێژووی کورد. لە دەستپێکی ئەم بابەتەدا چەندین پرسیارمان لە دروست دەبێت. بنەڕەتیترین پرسیار ئەوەیە کە مانای وشەی کورد چییە و کۆنترین ئاماژە بە ناوی کورد چۆن و کەی بووە. هەروە کە مامۆستا کەیوانیش دواتر ئاماژەی پێدەدات، کورد ناوی نەتەوەیی گەلێکە لە ڕۆژهەڵاتی کشوەری ئاسیا. ئەو نەتەوەیەی بە پێی ڕەوتی مێژوو لە پاڵ نەتەوەکانی ئاسووری، کلدانی، ئەرمەن، فارس، تورک، عەرەب و ئازەری و تورکمان سەردەمانێکیان لە ململانێ و پێکەوە ژیان بەسەر بردووە. خودی زاراوەکەش بۆ یەکەمین جار لە تۆماری پادشایەکی بنەماڵەی ئۆری سومەری بە ناوی سۆشین بە شێوەی زاراوەی کردا بە مانای بەرزاتوە کە بۆ هەزاری سێمی پێشزاین دەگەڕێتەوە. لە تۆمارێکی تردا کە بۆ ساڵی 224 زاینی دەگەڕێتەوە لە تۆی نامەیەکدا کە دوایەمین پادشای ئەشکانیان ئەردەوانی پێنجەم بۆ ئەردەشیری کوڕی بابەکانی ناردووە ئاماژەی بە ناوی کورد کراوە. کوردستانیش بە مانای وڵاتی کوردان دێت. خودی زاراوەکەش لە هەردوو بڕگەی کورد بە واتای نەتەوەی کورد و ستان بە واتای هەرێم پێکاتوە. هەردوو بڕگەکەش بەسەر یەکەوە مەبەست لەو هەرێمە بەرفراوان و ڕووبەرەخاکەیە کە نەتەوەی کوردی تێدا ژیاوە و تێیدا دەژی. کوردستان لە مێژووی کۆندا لای نەتەوە و گەلانی دراوسێ و گەلانی تر بە زاراوەی جۆراوجۆر هاتووە، وەک سوبیر و سوبارتۆ لای سومەریەکان و کۆتیۆم لای ئەکەدی و ئەیلامی و کاشیەکان، زامووا لای ئاشووریەکان و کاردۆ لای سریانیەکان. یۆنان و ڕۆمانیەکانیش بە کوردۆنیس و گۆردیای ناویان بردووە. سەبارەت بە بەکارهێنانی زاراوەکەش وەک کوردستان کە پێگەیەکی جوگرافی و سیاسی هەبێت بۆ یەکەمین جار لەلایەن سوڵتان سەنجەری سەلجوقی لە ساڵی 1150 زاینی وەک ناوی یەکێک لە هەرێمەکانی سنووری دەسەڵاتی خۆی بەکارهێنرا. بۆ زیاتر شرۆڤەی ئەم پرسە و شیکردنەوەی ئەم بابەتە دەچینە لای میوانی بەرنامەکەمان دکتۆر کەیوان ئازاد ئەنوەر و پێکەوە گوێبیستی دەبین. دیارە کۆردوک و نەتەوەیەک لەسەر ڕووی زەمین مێژوەکەی بۆ هەزاران ساڵ پێشداین دەگەڕێتەوە. یەکێک لەوە نەتەوانەی کە بە بڕوای پسپۆڕانی بواری مێژوو بە بڕوای هەموو ئەوانەی کە لەسەر ئەم نەتەوەیە کاریان کردووە، هەر ئەوانەی چ کورد چ بیانیەکان لە فارس لە تورک لە عەرەب لە ئەوروپایەکان پێیان وایە کە ئەم نەتەوەیە هەزاران ساڵ پێشداین لەسەر خاکی خۆی بوونی بووە. دیارە خاڵی گرنگی بابەتێکە بانوێت سەرەتا بە بینەرانی بەڕێزی ڕابگەین یا بە نەتەوەکەمانی ڕابگەین بە دنیای دەرەوەی ڕابگەین ئەوەیە کە جارێگەر بە لە مشتە بزانین کورد کێیە. بە بڕای من دەزانینی ڕەگوڕیشەی کورد، زانینی کە کورد ئایا سەرەتا لە چیەوە هاتووە، ناوەکە چیە، ڕشیگە بەکەی دەگەڕێتەوە، ئەتوانین بگەین ئەوەی کە ئەم نەتەوەیە لە کێوە بوونی هەیە. کورد جارێ وەکو زاراوە گەرشی بکەینەوە، کورد ناوی نەتەوەی گەلێکە کە نیشتەجی وڵاتێکی شاخاوین، واتە کە دەڵێن ناوی نەتەوەی گەلێکە واتە ئەمە ناوێکە بۆ نەتەوەیەک
عربة كان دلن اسم قومي للشعب واتا ناويك بونا توايك لسر خاكيك بوني بما كدلين نتوا ديارا بەپێی پسپۆڕانی بواری کۆمەڵناسی بواری فەلسەفە و هەروەها بواری مێژوو لەتەوە بە کۆمەڵە خەڵکێک دەوترێت کە لەسەر خاکێک بژی بە یەک زمان قسە بکات یەک ڕابردووی هەبێ و دابنەوت کە تووڕێکی هاوبەشی هەبێ و دواتر بە یەک چارەنووس بۆ یەک چارەنووس هەنگاو بنێت ئەتی لەمەشی ئەەکەینەوە کورد لە ڕاستی چکە خاکێکە خاکی کوردستانە و لەسەر خاکە کۆمەڵە خەڵک ژیاوە بە یەک زمان قسەی کردووە و هەموو ئەمریکا یەک زمانیان هەیە یەک ڕابردوویان هەبووە دوجار ئەمانە یەک کۆمەڵە کەلتور و دابنەریتیانە بۆ بەیەکەوە و یەک چارەنووسیش چاوەڕێی کردوون بە دەرەژای قۆناقانی مێژووە سەر بۆ یەک چاوەڕیان دەکا مادام لەم کۆمەڵە خەڵکەدا خاکێک هاوبەشە دابنەریت و چارەنووس هاوبەشە زمان هاوبەشە کەلتور هاوبەشە مێژوو هاوبەشە دوجار چارەنووسیش بۆ ئەم کۆمەڵە خەڵکە یەک شتە کەواتە بێتە نێتەوە کەواتە ئێستا کورد ناوێکە بۆ کۆمەڵە خەڵکەی لە سقای کوردستان دەژین بە زمانی کوردی قسە ئەکەن یەک ڕابردوو یەک مێژوویان هەیە یەک دابنەریت و کەلتوریان هەیە یەک چارەنووس چاوەڕێیان دەکات ئەمە ناوێکە بۆ ئەم کۆمەڵە خەڵکەکە کە پێڵە ناوی کورد ئەم نەتەوەیە بەپێی پسپۆڕانی بواری مێژوو بواری شوێنەوار و هەتا ئەو بوارانی کاوابەستن بە ڕقەزی کوردەوە پێیان وایە کە ئەم نەتەوەیە لە پاڵ نەتەوەکانی ئەگەر باوەشی بکەینەوە ئاسووری کلدانی فارز عەرەب تورک ژیاون تێرە ڕیزبەندی نەتەوەکانی ئاسووری کلدانی فارز عەرەب تورک بەوە دەگەیەنێ کە سەرەتا ئاسووریەکان بوون یەکەم دراوسەی کورد لە خاکی خۆی سەرخاکی خۆی ژیاوە دەم دیارە پێشتر بەناوی کوردەوە نەبووە کە پێم ڕگۆشی کوردشی بکەینەوە ئاسووریەکان کەمین کۆمەڵ نەتەوەن کە لەگەڵ کووردا ژیاون و دیارە ئاسووریەکانش لە ڕاستیدا لە بنەڕەتدا خەڵکی نێودووگی عەرەبن و ئەمان لێوە هاتوون دواتر لە بەرەو ناوچەکانی باکوڕ کشاون دیارە ئەمان ڕقەزیان عەرەب نییە ئەوە دیارە بوارێکی تر دوای نەسەدوێنێت لەسەر مۆزوع قسەی تر بکەین تۆ بە دوای ئەوان کردنەکان هاتوون کە دەوڵەت بابلێ دامەزراندووە لە شاری بابلی باشووری شاری بەغدادی ئەمڕۆ دوای ئەوانم جارە فارزاتون ناوچەکە ئەمجا عەرەب و ئەمجا تورک ئەمە وەکو دیارە وەکو بەگەڵین پێناسی کورد بکەین کە ئەم کوردە واتە کاڵین کورد ئەو نەتەوەیەی کە بۆ باوک باسمان کرد لە خاکی خۆی ژیاوە خای کوردستانە بە زمانی کوردی قسەی کردووە مێژوویەوە تا دابنێت و چارەنووسێکی هەیە لە پاڵ ئەم نەتەوانەی کلدانی و ئاسووری و فارس و عەرەب و تورکا ژیاوە ئەمە سبارەت بە ناسینەکەی بەڵاممانێ بزانین ئایا کولە چێوە هاتووە دیارە ئەمە بۆ ئەمەژێ بگەڕێنەوە بۆ دوو ڕەهەندی زۆر جیا و لە دوو ڕەهەندی جیاوە بین دوجار ڕێشەی زاراوی کورد دۆزینەوە دیارە بەر لە هەموو شتێک کورد ئەگەر ئاوەشی بکەینەوە وەکو زاراوە تا ئێستا تا ئەم کاتێکە قسەی یاگەتان پسپۆڕانی مێژوو تا سەری 20 پێگەیشتون پیان وایە کۆنتنی زاراوە بۆ کورد زاراوەی کردای سۆمەریە سۆمەریەکان بەر لە 3000 ساڵ پێش زاین زاراوەیەکیان بۆ بە ناوی کردا بەواتە ناوچە بەرزەکان وات دانیشتوانی ناوچە شاخەوەکان دیارە سۆمەریەکان بۆ پێی خۆیان ناوچەی باشووری عێراقی ئەمڕۆ ژیاون لە ڕۆخی لێوان هەردوو ڕۆبارە جیلۆفرا ژیاون لە باشووری شاری بەغدادی ئەمڕۆانی ناوەڕاست باشووری عێراقی ئەمڕۆ ژیاون و شارەکانی لەگەش ئور وەرکا ئەریدۆ ئەم شارانە شارەکانی سۆمەری بوون لە ناوەڕاست باشووری عێراقی ئەمڕۆ کۆنتنی شاری ئەریدۆیە کە بەر لە 3500 ساڵ دروستیان کردووە لە ڕۆخی خۆرئاوای ڕووباری فرات لەو پەڕی باشووری عێراق ئەوان کاتونە ناوچەکانی باکووری خۆیان و ناچاتونێت ئەم سنووری حەمرینی ئەمڕۆ لەوێ ناوچ شەخاویان بینیوە ئەم شەخانە ناوناوە کردا لێرەوە سۆشینی پادشای سۆمەری کە پاشای شاری ئور بووە لە 2035 بۆ 2020 پێش زاین کاتێ دەکاتە دامێنی قەڵای هەولێری ئەمڕۆ قسە چاومێژویە سۆمەریەکان باسی دەکەن لەوێدا ئەمەشەوە زاراوی کردە ئەکات و لەوێدا دەقێک بۆ ئێمە تومار دەکات ئەم دەقا بۆ ئێمە بێت کۆنتترین دەقی مێژووی کە ئاماژە بە زاراوی کورد بکات لە مێژوو داوەتیایدا ئەو کوردە مەبزدانێتەوەی کورد بێت سۆشین دەڵێ ئیرانە حاکم سوکان منتقەت سو و ئەرازی منتقەت کردە ئەو دەڵێ ئیرانە پادشای ئەنی ئەو دەخالەکە کە ترجمە کراوە زمانی عەربی دواتر بیکەمە زمانی کوردی دەڵێ ئیرانە فەرمانڕەوای ناوچەی سوزەویەکانی کردایە تەمە کە دەڵێ ئیران ناوی کەسێکە کە دیارە پادشا بووە پادشای کوێ بووە پادشای ناوچەی سو مەسی لە قەڵای هەولێر بووە کە لەوێیە ئەو قەڵای ئەو بەرزاییە بە کردا هاتووە ئەرازی
لإيران حاكم سكان منطقة السوء أراضي كردا ليبيا أو السوء بس إلى قلاب ولا برزايب والله كألا أراضي كردا زي كان كردا واتا همونا وتغشى خايبو كواتا ليردا كردا قراوته بو صفة الشاخ وتشيعيبون بلا السوء قراوته بو صفة قلا واتا برزايكا ديارو كاتا أوداني شاري هولير لاست نو قلا هولير أبوه ئەمە کۆنتترین ئاماژەیە کە تیایدا ئاماژە بۆ کراوە خەڵکێک لە ناوچە شاخەوەکان دەژین لە باکووری سۆمەریەکانەوە تایبەتی لە دەوروبەری هەولێر و لە ناو قەڵای هەولێرە ئەمە کۆنتترین ئاماژەکە کە گوشەی کردایە کە پێمان لەوانێت بگەین ئەوەی کە ئەم کردایە بە بڕای ئێمە کۆنتترین زاراوە بێت کە کوردی لێ وەرگیرابێ دواتە کردا بۆتە کورد تا ئێستاش عەرەبەکان دەڵێن ئەلکورد ئەمە سبارەت بە زاراوەکە دیارە ئەم زاراوەیە بڵاو بۆ تۆ دیارە دوای سۆمەریەکان بە ناوی کردا بۆ دیوێک دیگە کرد کە دوایی بۆتە گوت وە گوتیەکانە شاری گرکوک دواتە بۆتە کاردۆخی بۆتە کۆردۆوێنێ بەچنی زارە جەجێ هاتووە سەچوای هەموو شەکان چ کاردۆخیە چ گوتیە چ کردایە چ کۆردۆوێنێ هەمووی سەرچاوەکانی ئەمە ڕیشەی کردای سۆمەریە کە ئەمە کۆنتتری ئاماژەکە سۆمەریەکان بە لە نزیکەی 30 ساڵ بەکاری هێناوە بە لە نزیکەی 200 ساڵ پێش زین ئەم زاراوەیان بۆ ناوچێ بەکارە ناوە کە تێدا ئیرانە فەرمانڕەوایەتی کردووە و دەست چقی فەرمانڕەوایەکە ئەو پادشایش قەڵای هەولێری ئەمڕۆ بووە. بەڵام ئەگەر بینە سەر کۆنتتری زاراوەیە کە ینی کۆنتتری ئاماژەیەک بە وشەی کورد ینی کورد وەک خۆی کورد بە کاف و وا و ڕام و دال ئەم چوار پیت کاف و وا و ڕێ دال ئەم چوار پیتە ئەگەر بزانین لە کۆنتتری ئاماژە ئێستا ئەوەی تا ئەسفەرز ئێمە گەیشتووە سوڕانی بواری مێشوو ئەوەیە کە کۆنتتری ئاماژەیەکە ئاماژە بەوە بکات ئەمە نامەیەکی ئەردەوانی کەنجین پاشە ئەشکانیە کە بۆ ئەردەشری کورد بابەکانی ناردووە لەم نامەیەدا ئاماژە بە وشەی کورد کراوە کە تیایدا ئەتوانین ئێمە لە سەرنجدان بە نامەکە بە کۆمەڵی خاڵی زۆر گرنگ بگەین نامەکە دەڵێت چین نامەکە دێنە ئەردەوانی دوام پاشە ئەشکانیەکان کە لێوان ساڵانی 2012 زانی فەرمانڕەواتی دەوڵەتی ئەشکانی کردووە و چقی فەرمانڕەواتەکەی ئەردەوانیش شای تەیسەفۆنی پایتەخت بووە کاتی ئەردەوان دەبیستێت کەسێکی بنەماڵەیی بە ناوی ئەردەشتی کوڕی بابەکان کە لە ڕاستیدا باپیری مۆغی زەردەشتی بوو باوکیشی فەرماندەی هەرێمی ئەستەخر بووە لە هەرێمی پارسوە فارسیواتە فارسی ئەمڕۆ کە ئێستا مەڵمەندەکەی شاری شیرازە لە کۆماری ئیسلامی ئێران دەبینێت کوڕێک بە ناوی ئەردەشەر کە کوڕی بابەکە کوڕی ساسانە واتە ساسان کە باپیرەتی مۆغی زەردەشتیە و بابەکە باوکی ئەردەشێرە کە فەرمانڕەوای شارێکە و بە بڕای ئەردەوان ئەمانە بنەماڵەنین و ڕوشی بنەماڵەیی کە ئەبینێ ئەمە خۆی کردوتە پاشاوە خۆی پاشای ساسانی ئەناسێنێت نامەیەکی بۆ نووسێت لە نامەکە دیارە نامەکە زیاتر تابعی گاڵتەجاری پێوە دیارە لە نامەکە ئەمەشەوە دەقا دەڵێ تۆیەک مەنین ئەردەوان باردەشێت دەڵێ ئەڵێ تۆیەک زۆرت بۆ خۆ دێنا دوژمناتی خۆت کرد ئەی کوردی پەروەردەکراوی ناوخێمەی کوردەکان بە فارسیەکەی دەڵێ ئەی کوردێ پەروەرەشێ نەزدێک کوردها عەرەبیەکەی لەلایەن ابن ئەسیر و تەبەریەوە کە تۆمان کراوە دیارە تەبەری کە لە سەدەی چوارەمی کۆچییا ژیاوە و سێمی کۆچی و چوارەمی کۆچییا ژیاوە ابن ئەسیریش لە سەدەی شەشەم و حەوتەمی کۆچییا ژیاوە ینی ئاماژەیەکی زۆر دەتەن بەچی بۆی کە ئەوان دەڵێن ئەیها الکوردی المربى في خيم الأكراد کەمەشی دەکەینەوە دیارە ئەڵێ ئەی کوردی پەروەردەکراوی لای خێمەی کوردەکان لێرا دوو جا وشەی کورداتوە کورد و کوردەکان بە فارسیەکەی کورد و کوردها بە عەرەبیەکەی کورد والأكراد طبعا کورد و کوردەکان کورد تاکە لە کوردیە کوردەکان کۆیە کوردی فارسی تاکە کوردهای فارسی کۆیە كردي عربي تاكا الأكراد جمع تكسير الأزمان العربي ده كار كويا هرسي أماجك بزماني عربي وفارسي وكردي أما شو دقن كليرة أردوان ديويد بأردشة بله أي كردي برودكرا لا خيمي كردي باش بصوراني مش بيانو أبو أماجداني أردوان براسي بأردشة أويا كا أردشة لراستا كردا ولا لا كردا برودكرا وابو كردني ببيت بعدشة ئەم پێناسەیە لای زۆر لە پسوڵانی مێژوو ڕۆیشتووە ژێی خۆشی گەر بەڵام کاتێک ئێمە لە موشێور بووینەوە سەیمە ئەو ڕۆژگاری کە ئەردەوانی پێنجەم فەرمانڕەواتی دەوڵەت ئەشکانی دەکات ئەو ڕۆ دەمەدا نەتەوەبوو نەبووە ئەوێ بڵێ من تەوەی فارس و عەرەب و کورد و قۆناغە مەشویا و نەتەوەبوو ناسراوە ڕاستە عەرەبە بووە فارزە بووە کوردە بوو بەڵام خۆی ئەو نەتەوە نەناسیوە خەڵکی ناسیوە کە بەیەکەوە یەک کۆمەڵشت بێ و کۆیان دەکاتەوە بۆیە مەبەستی بەڕاستی ئەردەوان ئەردەشێرەوە نیە کە ئەردەشێک کوردە و بۆی نێبێتە پادشا نە
ئەمە هات وەڵام ڕاستەمەوە نیە مەسی ئەوەیە ئەڵێ تۆیەکی کۆچەری ئەدا دەڵێ تۆیەکی کۆچەری کە بەڕێوەدەی لای کۆچەریەکانی تۆ پاشایەتی ئەمە جگە لە وایە خۆی بینێتەوە یعنی کەسێک کۆچەری بێت کەسێک خاوەن زەوی نەبێ کەسێک زەوی نەبێ چۆن ئەتوانێت دەوڵەتە بەڕێوەبەرە واتە کەسێک خۆی زەوی دەناسی حدود سروندی خۆی نەزانێکە ماڵی خۆیەتی ماڵێکی نەبێ چون لە دەوڵەتی بۆ پارێزرێت ڕاستی ئەردەوان جوانی بۆ چوو بوونەوە ئاشی بکەینەوە ئەردەوان دەوێت کەسی بیاباننشین بۆی نێدەوڵەتیە بێت کەسی بیاباننشین نرخی دەوڵەت نازانێت کەسێک بیاباننشین و کۆچەری بوو هەر ساعتی لە شوێنێکە هەر دقی لە شوێنێکە هەر ساعی لە شوێنێکە هەر مانگی لە شوێنێکە ئەم جێگەڵکەی بۆ ئەکرێت لەوێیە پێی وایە هەموو زەوی دنیا زەوی خۆیەتی بۆ ناتوانێت ئەمە دەوڵەتداری بکاستون و خۆی پارێزێت کەسی دەوڵەتداری بۆ ئەکرێت کە ماڵی هەبێت کە شوێنی هەبێکە کە جێگەی هەبێت کە بتوانێت بۆی ئەمەوە دەوڵەتکە پارێزێت بۆیە لەم نامە کەور دەبینەوە بەستی ئەردەوانی پێنجم ئەدەشەرەوەیە کە ئەم کەسە کۆچەریە ناوچێک بە کۆچەری پرۆدەکراوە و خەڵی کۆچەری بووە کەواتە ئەم بۆی نییە بێتە پاشا و ئەم بۆی نییە کەسی کۆچەری کە نرخی زەوی لانی هەر دقی لە شوێنێکە و دوجار ماڵ و حاڵی خۆی نییە و سنووری ماڵەکەی خۆی دیاری نەکراوە ئەم بۆینە پاشاری بگات ئەمە بەڕاستی ڕاستەکەی ئەو ئەردەوان ئاوا سێری ئەدەشەری کردو بەڵام بەدوی ترشا ئەوان لایەن نەچێت کات ئەردەوان ئاواسی ئەدەشەر دەکات کە دەگەینە دەقەمەژەکانی ڕۆژگارە بەڵێ ئەو ڕۆژگارە لە هەرمی پارس کێستا بۆ تاریمی فارس و مەڵەندەکەی شاری شیرازە لەوێدا ئەو ڕۆژگارە کورد ژیاوە و بەشێک لە ناوچەی هەرمی پارس کورد بووە و ئەم کوردانە لەوێ کۆچەری بوون و بەڵێ وایە و دوجار ئەردەشەری کوڕی بابەکان ناوچە کۆچەکانی ناوچە کوردنشینەکەی پارسە ژیاوە و کۆچەریش بۆ لە هەمان کاتەوە بنەچە دیار دەکات ئەردەوان بە کۆچەری پێناسی ئەردەشە دەکا کە بۆی نبێتە پاشا ئەمەیان ڕاستە بەڵام ئەوشیان ڕاستە دیسانەوە کە ئەردەشێت لە قۆناغەدا ئەبێ ناکوردەکان ژێ بە کەواتە بە کورد بێت بۆ پێناسێ بەرحاڵ بەڵام بەبەستی ئەردەوان زیاتر ئەوە نیە کە ئەردەشەی بە کوردی پیشانی خەڵک بات و پیشانی خۆی بەرامبەرەکانیەوە بەس کە کۆچەریە بەڵام ئەوی بۆ ئێمە گرگە سوڕانی بواری مێژوو بۆ کورد گرگە لە قۆناغە مێژووی ئەوەیە کە ئەردەوان لە بنامەدا ئاماژەی بە وشەی کورد کردووە و ئاماژەی بۆ کردووە کورد لە ناوچەیەکە بوونی هەیە و ئەم کوردە لە ناوچەیەدا کۆچەریە ئەم بۆ ئێمە گرنگە بەڕاستی ئەوە گرنگی ڕوودا مێژووکەش لەوەدایە کە پاشایەکی لە سەڵاتداری و ئەشکانی ئاماژە بە وشەی کوورد دەکات و ئاماژە بە بوونی کوورد دەکات ئەم بۆ ئێمە گرنگانیەوە بەسەر ئەمە تۆماری مێژوو سێک نییە تۆماری کرد بێت تۆماری گەشتارێک نییە کە بە شوێنێکا ڕۆیشتووە و ئەمەی تۆمار کردووە نەخێر ئەمە تۆماری پادشایەکە کە هاتووە بە واقعی و پادەسەڵاتدارێکی ناسایی سەدەمەکەی خۆی بەداتیکەوە لە دەست هێزەکانی سەردەمی مێژوو کۆن و قۆناغی مێژووی کۆن و لە خۆڵاتی ناوەڕاستە ئاماژە بوونی کوورد دەکات ئەمە کە نامەکە دەکات بە ساڵ 1924 زانی ئەمە کۆنترین ئاماژەیەکە کە دیایدا وشەی کورد خراوەتە تۆمارەکانی مێژووە خراوەتە نامەیەکی پاشایکی ئەشکانیەوە کە تا ئێستا بە زیندوی نامەکە ماوەتەوە کەواتە پرسیارەکە بۆ مێژوو ئەوەیە کە ئێمە بتوانین لەم پرسیارەوە وەڵامی جدی دەستنەوەکانی ئای دەخین ئەوەیە کە کاتێککە کورد لە زاراوی کردا وەرگیرا بێت کە زاراوی سۆمەری بەواتای بەرزاتووە دەم زاراوی لای ئەکەدەکان بۆتە گوتی لە یۆنانەکان وتە کاردۆخی لای سەریانەکان واتە بۆتە کۆردۆوێنێ لە 3000 ساڵ پێش زاینەوە خەڵکی لەسەر خاکی خۆی ژیاکە کوردستانە و ئەمانە ئەبنە بنەچۆ ڕیشەی نەتەوەی کورد ئەمە دیوێکێتی تا ساڵ 1924 زاینی کە پاشایکی ئەشکانی ئاماژە ببوونی کورد ئەکات لە هەرمی پارس کەواتە بە دەژێ ئەم قۆناغە مێژوویە کە نزیکی خۆ نزیکی 3000 ساڵ دەدات کورد لەسەر خاکی خۆی ژیاوە کورد بوونی هەیە بەڵام ئێشتا ئەم خەڵکیکە لەم ناوچێ بەرفراوانە ژیاوە وە کورد ناسراوە بۆیە لە نێوان زاراوی کردای سۆمەری و نامەکە دوانی پێنجەمی ئەشکانی کە دێدا ئەمەش بۆشی کورد کردووە 3000 ساڵ ماوە هەیە کەم 3000 ساڵدا ئێمە نەتەوەی کورد لەسەر خاکی خۆی بەچنین زاراوی جیاجیا ئابینین کۆتپان زاراوی کردایە زاراوی گوتیە زارای کاشیە میتانیە کاردۆخیە دادمادمان هەیە و تاقەتە کۆردۆوێنێمان هەیە هەموو ئەمانە دوجار کە ڕنگڕۆشێکی مێژویان دوای نەسەر مردەکارانە ئەمە هەمووی کورد پێگەێنێ بەگشتیت کەواتە نەمەوە دەگەینە ئەوەی کە وشەی کورد کە ناسنامەی ئێمەیە و کورد ئەگەر لە دوو خاڵی گرنگا کۆیکەینەوە ئێمە توانین بڵێن کە کۆنتنی زاراوی کوردی لە وەرگیراوە زاراوی کردای سۆمەریە
واتە ناو شاغاوەکە واتە خەڵکی چیانشین کە ئەم ڕژێمە هەر باگشتی بە چیانشین ناسراوین ئەمە دیوێکێتی بەڵام کۆنتترین تۆمارێکی مێژووی کە باسی کوردی کردی بێ دەکوونەتەوە وەکو خاوتێک لە سەقای کوردژرا بێت نامەکە ئەردوانی پێنجەمی ساسانیە لە هەردوو گیا دەگەین ئەوەی کە ئەمە لێرەدا بایەخی کورد مامۆدە گەورەی کورد مامۆدە دەکەوێت گرنگی کورد مامۆدە دەکەوێت کە لە هەردوو حاڵەتەکەدا دوو پاشە دەسەڵاتدار باسی ئەمە ئەکەن یکان پاشایەکی سمەری بەناوی سۆشین کە ئاماژە بەشی کردا ئەکات و کام کردم کەم کردایانە واتەم شتش ئەم خەڵکە شاخاویانە پاشایکانە بەناوی ئیرانە بەل لە 2000 ساڵ پێش زین ئەمە بۆ ئێمە زۆ گرنگە ئەمە یەک دوو خاڵدوم بۆ ئێمە ئەوەیە کە گرنگی خۆی هەیە ئەوەیە کە دیسانەوە لە قۆناغی دواتردا دیسانەوە پاشایەکی لە ساڵدارێک و ئەردوانی پێنجەمی پاشای ئەشکانی ئەم دەدیستانەوە ئاماژە بە کوردەکە لە سەقای خاکێکە ژیاوە ئەمانە بە کۆچەری پێناسی کردوون واتە ئێمە چوونە تۆماری دوو پاشاوە لە دوو قۆناغی جاجیادا دوو پاشای نێار بەخۆشبان پاشایان سۆمەری وەکە قۆناغە مێژوویە لە ناوچێکە دەسەڵاتی پێکردووە کە ئەمەی بە خۆی نەزانیوە پاشایکی ئەشکانی دیسانە قۆناغە مێژوویە ئەویش دیسانەوە هەر لە ئێمە دوورەوە کورد و لە ئێمە دوور بووە کە دیسانەوە ئاماژەی بە ئێمە داوە پێناسەکردنی کورد خەڵکێک لە سەقاکێکە ژیاوە لەلایەن دوو پاشە دەسەڵاتدارەوە لە دوو نامەی تایبەتە لە دوو دیکۆمنتی تایبەتە کە هەردووکیان لە ئێمەوە دوور بوون بەڕاستی ئاماژە بۆیە کە کورد بەڕاستی نەتەوەیەکە مێژوویەکی دیێرینی هەیە و بۆتە جێگای سەرنجی دەسەڵاتداران و گەلانی ناوچەکە کە دێنە سەر زانای کوردستان دیارە ئەوەش وەک ناوێک بۆ خاکی نەتەوەی کورد بۆی تاوکەین زاراوەکە زۆر ڕوونە بەڵام ڕگەڵۆشی مێژووی هەیە ئەمیش کوردستان لە دوو ڕگە بێگاتووە کورد وەستان کورد ئەوە ئاسمان کرد کە چووکو زاراو لە چێ وەرگیراوە چووکو نەتەوە لە کای ناوی هاتووە دوجاوەکو چۆن تۆمارەکانی مێژووە کە دێنە سەر ستان زاراوی فارسی لە ستەیتەوە وەرگیراواتە هەرێم واتە مقاتعە بە عەرەبی واتە وستان بە زمانی فارسی هەرێمێکە خەڵکی تیادەژی واتە هەرێمی کوردەکان ناوچەی کوردەکان ناوچەی کوردنشین هەنی کوردستانەوە دەگەن یا بۆ دیوێکی تردا بە دیوە سیاسەکەی داواتە وڵاتی کوردەکان ئەمانەکەوە بەخشێت بەڵام دوجر ئەم زاراوەیە کە چۆن تۆمارەکانی مێژووە لەسەر ئەمە دیارە بۆ چۆن جیاجیە هەیە تا ئێستا کۆنتنی ئاماژە بۆ کرابێت کە سپاس دەوت دەکەن کە دەڵێن سریانیەکانێکە من نەتەوەیەک بوو لەسەر ڕووی زەمین کە ئاماژە مەزارەی کوردستان داوە و لەلایەن قەشەیەکی مەسیحیەوە ئەو دەگەڕێتەوە زیاتر بۆ سەدەی وەکوسەچۆغان باسی دەکەن بەڕاستی سەدەی 11 زاینی بەڵام ئاماژە بە زارەوە کراوە کە زارای کوردستان چۆتە تۆمارەکانی سریانیەکانەوە لەسەری دەهەم و 11 زاینی بەڵام یەکەمین کەسێک کە زاراوی کوردستانی بەکارهێناوە بۆ هەرێمێک وام هەرێمە کوردی تیاژیاوە و فەرمانڕەواتی تیا کراوە ئەوە ئەمە بۆ مێژووگرنگە کە سوڵتان سەنجەری سەرجۆقیە سوڵتان سەنجەری کێک لە پاشەکانی دەوڵەتی سەرجۆقی و سەرجۆقان کە لە ڕگەزی تورکن ئەم لە 1950 زاینی ئاماژەی بە هەرێمێک کردووە لە دەرێ کوردستان لە دەقریبەن دەوروبەری ناوچەی خۆراستانی ئەمڕۆ کە لێرەدا ناو دەسەڵاتەکەی خۆیدا هەرێمێکی دروست کردووە ئەم هەرێمی ناوناوە کوردستان و فەرمانڕەوای ئەم هەرێمەی بە کوردی سپاردووە ئەمە وەکو مێژوو قسە بکەین ئەمە یەکەمین تۆمارێکی مێژوویە کە تێیدا ئاماژە بەزای کوردستان کراواتە کوردستان کراوە بە ناوی هەرێمێک بۆ خەڵکی کوردنشین ئەم کەسەشی ئەم زاراوەی بەکارهێناوە و ئەم ناوەی بۆ هەرێمە بەکارهێناوە کوردی تیاژیاوە سوڵتانێکی تورکە کە بەناوی سوڵتان سەنجەرە کە سوڵتان سەنجەری سەلجوقی ناسراوە بۆ ئێمە گرنگە بەڕاستی بۆکو مێژوو قسە بکەین هەزاران ساڵە کورد هەیە باسمان کرد ئەگەر لە 2000 ساڵ پێش زاینەوە پاشایکی سۆمەری بەگەشتەوە قەناعەتێک کە لە شاری هەولێرە پاشایەکە بەناوی ئیرانە و ئەم پاشای حکومڕانی ناوچە دەکات و دوای دەرکەوتووە کەم هەولێرە شارێک و مەڵبەندی کوردنشین بۆ لە مێژوودا کەواتە ساڵی 1950 زاینی ناوی کورد کردا هەیە کورد لێرە ئەژی تا ساڵی 1950 زاینی ئەم کوردە لە خاکی خۆیدا بە کوردستانە ناسراوە بەڕاستی توانین دەستەوە قسە بکەین کە بۆ بەڕاستی ئەم مێژووانی چین کەسە لە مێژوودا کە ئاماژە بە زاراوای کوردستان دەکات بەڵام ئەو بە کاردستان باسی دەکات گەشتاری ئیتاڵی بەناوی مارکۆ پۆلۆ کە دیارە ئەو لە ساڵ 1954 بۆ 1323 زاینی لەو فەتەزمەنی ژیاوە دیایدا سەردانی کوردستانی کردووەوە ئەو ناوچانەی کە پیا تێپەڕیوە ناوچەی وان بەدلیس ئورفە نووسڵیبین جزیرە تاقەتە مۆسڵ و هەولێر و کەرکووک و شارە زۆر ئەمانەی هەموو ناوناوە کاردستان
بە کارستاناتی دیارە کارستان هەمان کوردستانەکەی بەڵام پێ لەسەر زار و لەسەر نێو تۆمارەکانی ئەو گەشتیارەدا بە کارستانات بێ ناخۆی کوردستانە ئەمە ئەو و سێم کەسیش کە لە مێژووە جووەتە جێی سەرنجی میفسوڕانی واری مێژوو کە ئاماژەی بە زاراوی کوردستان کردووە و زۆر جوانیش بۆی چوو بەڕاستی مێژونوسی بەناوبانگی ئێرانی بە ناوی حەمەدوڵڵاه مستەفا القەزوێنیە سەرنج بە مێژونوسێکی ناسراوی ئێرانی فارسیە ئەمە گرنگە بۆ ئێمە دوجار خەڵکی قەزوێنە ئەمە بۆ ئێمە گرنگی لەوەدایە ئاماژە زاراوی کوردستان دەکات ئەو لە لاپەڕە چواردە نەزەدر قوڵوبە دەڵێت کوردستان وڵاتی کوردەکان هەر ئاوازکە کوردستان وڵاتی کوردەکان پێگاتۆ لە 16 هەرێم ئەمە گرنگە بۆ مێژنووسێکی فارسی ئێرانی لە شاری قەزوێنە لە ساڵ 1940 زاینی سەری چواردەمی زاینی ئاماژە بۆ بکات کە کوردستان وڵاتی کوردانەوە لە 16 هەرێم پێگاتوە و ئەو هەرێمەکانی دیاری کردووە دیارە بەش لەوە بەش لەو هەرێمانە هەرێمی مادە شارە زۆرە کەرکووکە هەولێرە مووسڵە کرماشانە ئامەدە ئەکاریە وانە بەدلیسە ئەرزەڕوومە هەموو ئەوانەی بە هەرێمی کوردنشی بەڵاو کردووە کرد بە 16 ویلایەت زۆر گەرنگە مێژووسێک ئاوا بە ویژدان و بە ئینسافەوە لەو کتێبێکی بەرهەمێکی مێژوویدا بە ناوی نەزدەت القولوب ئاماژە کوردستان کە ئەمە بە بڕای من ئەمە هیچ سێهەمین هەوڵی مێژووی یەک ئاماژە زاراوی کوردستان دەکات بۆ خاکێک و ئاماژە خاکەکان دەکات بەڵام ئەمەدا بەلای منەوە یەکەم مێژووسە کە سنوورەکەش دیاری ئەکات و ئەم لەوەشە گرنگە کە دەڵێ پایتەختی ئەم خاکە ئەم دەوڵەتە ئەڵێ قەڵای بەهارە لە نزیک شاری هەمەدانی باتانەی ئەمڕۆ بۆ مێژوو بە گرنگە کەسێکی فارس بەتایبەتی مێژووسێکی دیاری فارسیش ئەوەنە بە ئینساف بێت هیچ ناوی کوردستان بهێنێت هیچ خاکە دیاری بکات هیچ ویلایەتەکان ئاماژەکان بیکە بە 16 دانە ویلایەتە هەرێمیان مقاتعە بەدەلەوە ئەڵێ پایتەختی شێ دەتەکە قەڵای بەهارە لە نزیک شاری هەمەدان کە ئێستا لە خۆناغێسی خۆمانە ئێمە ئەم شوێنە بەشی لە کوردستان نازانی بەڕاستی ینی سەرنج بە لە هەزار و ئەگەر ورد قسە بکەین ئەگەر زانستێنە قسە بکەین لەسەری 15دا ئەمە کوردستان بۆ بەڵام ئێستا لەسەری 21 بە کوردستان نەزانی بەڕاستی بۆیە بەپێ پسۆڵانی بواری مێژوو هەر یەک لە سوڵتان سەنجەری سەرجۆخی و گەشتیارێکی ئیتاڵی کۆمەرکۆ پۆلۆ و مێژووسێکی ئێرانیەک و محەمەدوڵای مستەفا قەزوێنی سێنەوە کە سیاتیانی کە ئاماژەیان بە کوردستان کردووەریکی بە شێوەی جیاجیە بەڵام هەمووشیان ئەگەناوەی کە کوردستان خاکێکە بۆ هەرێمی کوردەکان لەمەوە دەگەین ئەوەی کە کاتێک کە سێ کەس ئاماژە بە کوردستان بکەن وەکو یەکەم سێ هەوڵی مێژوویی سوڵتانێکی سەرجۆخی گەریدەیەکی ئیتاڵی و مێژووسێکی فارسی ئەمانگەنەوەی کە ئێمە جێی بایەخی هەم پادشاکان بووین هەم گەڕیدەکان بووین هەم مێژووسەکان بووین بەڵام ئەمانە لەوەیە گرنگە یەکیان تورکە یەکیان یۆنانیە یەکیان فارسە ئەی پرسیارەکە ئەوەیە ئەی کورد لێرەدا لەکوێ بووە ئەیکوان مێژووسانی ئێمە لە ڕۆژگار سەدەمە زیاجەکانی خۆیاندا مێژووی ئێمە تۆمار کردی بێت بۆیە بەڕاستی ئەمە گلەیەکە مە دەخۆمان دەکەین کە لە ڕابردە بەیەخمان مێژوو نەداوە ئەو دواتە مێژووی ئەمە چۆتە تۆمارەکانی نەتەوەکانی وەکو فارس وەکو تورک وەکو یۆنانی وەکو عەرەب وەکو نەتەوەکانی تر کە بەداخۆ ئەو ئێمە چونەتە ناو تۆمارە مێژووەکانی خۆمانەوە دوجار ئەوە وەک باسمەگەڵ دەبینین دوجار ئەمە مێژووە پاشایکی سۆمەری باسی کردا دەکات باسی پاشایکی هەرێمی کردا دەکات پاشایکی ئەشکانی پارتیە خەڵکی باکووری وڵاتی ئێرانی ئەمڕۆیە ئاماژە بە وشەی کوردەکە کە خەڵکێک ژیاوە لە کورد و کۆچەریە ئەوسڵتانێکی سەرجوقی ئاماژە بە کوردستان دەکات و ئەیکاباییکە لە هەرێمەکانی سوور دەسەڵاتی خۆی ئەوە گەردەیەکی ئیتاڵی ئاماژە بە ناوچەی دەکات کە ئەمە کوردستانە بە کردستان ناوی هێنێت مێژووسێکی فارسە کە ئاماژە بە کوردستان دەکات و بە 16 ویلایەت و پایتەختەکەشی بۆ تۆمار کردوین کەواتە ئەمە ئەمانگەیەنتەوەی دوجار کە ئێمە کورد لە خەمی ڕابردی خۆمانە نەبووین لە خەمی مێژووی خۆمانە نەبووین دیار نەتەوەیەکی لۆ بڕای من ئەگەر لە خەمی ڕابردی خۆیانە بێت لە خەمی مێژووی خۆیانە بێت ئەستا بتوانێت ئایندەکەی دیاری بکەیت لەوە گرنگتر ئەوەیە بەڕاستی تۆبی لەوەکەینەوە ئەگەر لە 2035 ساڵ پێش زایندا زاراوی کردا بەکارهێنرا بێت وەکو یەکەم جار بووە ناوچەیەک و بۆ قەڵایەک کە کوردی تیاژیا و پاشاشی بووە کە قەڵای هەولێرە ئەمە پرسیارێکی مێژووی گرنگە تا ساڵی 1900 زایانی کە سوڵتانێکی تورک ئاماژە بە خاکی ئەم خەڵکە ئەکات کە کوردستانە بەڕاستی نزیکەی بە 3000 ساڵ ماوە هەیە کەم مێژوو قورس ئەم 3000 ساڵە ئەم نەتەوەی لێرە ژیاوە لەقەتدا بڵێ لە ڕوودا مێژووەکانە بوونی هەبووە
لە هەزاران سەد مێژووی ناوی هاتووە ڕۆڵی ڕووداوە مێژوەکانە گەڕاوە لە هەندێک قۆناغ مێژووە من نشینیشی بۆ حکوونشی بوو ئەم نەتەوە خاوەڕا بە دوخوا مێژووە بۆ نەیتوانی ناوی خۆی بنێت بۆ نەیتوانی ناوی وڵاتکی خۆی بنێت دوجار بێگانەکان بێن ئەم ناوە لە ئێمە بنێت بۆیە دوجار ئەم ئەگەێنتەوە قەناعەتێکە زەنەرەکانی مێژووی وڵاتی ئێمە نەتەوەکەی ئێمە خاکی ئێمە لای بێگانەکانە واتە هەر ئەوان خاڵی ناوازی ئێمە دەزانەوە دوجار بە دەرەژای ئەزمونەکانی مێژوو هەوڵەنداوە لێمان بدەنەوە دوجار نێڵن ئێمە لەسەر بێ خۆمان بۆستی دیاگە مێژووی خۆمان لای خۆمان بۆیە خۆمان بمانوسیایەتەوە ئێمە بەلایەکم باوەمان بدایە ئەوە ئەمانتوانێت ئەو خاڵەوازانە نەین بە دنیارەکانی کورد و دوجار ئەوان بێن هەر بە مێژووی خۆمان لە خۆمان بدەن بۆیە بە بڕای من ئاوەڕدانەوە لە مێژوو زاراوەی وشەی کورد و لە مێژوو زاراوەی وشەی کوردستان و لە گڕۆژە مێژوویەکە ئێمە ئەگەێنێتەوە قەناعەتێک کە دوجار وەمان لێ بکات کە ئێمە ئەتوانین لەم ڕۆدا تێبگەین کە ئێمە بۆچی تا ئەمڕۆ پەرتەوازەین مەفەکانی خۆمان ناگەین و نارەکانی کورد بەخۆیان لە ئێمە دەدەن و ناڵن بگەینە ئاستی بەختیاری بەختەوەری و بگەینە مافەڕەواکانی خۆمان کە بۆ هەزار ساڵ خەباتی بۆکەین من لێرەوە لەم دووشکنەوە دەکەمە ئەوەی کە ئەگەر ئێمەی کورد لەم دوو پەیامە تێبگەین توانین بگەینەوە قەناعەتەی کە کاتێک ئێمە بە مافەکانی خۆمان دەگەین هەر لەم دوو پەیام بچووکەوە کە ئێمە مێژووی خۆمان بخوێنینەوە و بچین وردەکاری مێژووی خۆمانەوە و ئەوجا لێەوە ئێمە خاڵاوازەکانی مێژوومان لە لایەنەکەمان بسەرینەوە بۆی بتوانین ئەوان خاڵی لاوازی ئێمە نەبوون دوجار بە لاوازەکانی خۆمان لە خۆمان بدەن بۆیە لێرەوە دەگەین ئەوەی کە ئەو دوو زاراوەیە بەڕاستی ئاوا سەریان هەڵدا ئاوا لە دایک بوون ئاوا جێی خۆیان گرت و ئەمڕۆ بوونە دوو ئەستامە بۆ هەموو تاکیکێم کوردستانە کە ئێمە تیا دەژین بەسپاسەوە بۆ میوانی بەرنامە بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی یەکەمین ئەڵقەی پرۆگرامی مێژووی کورد هیوادارم بابەتی ئەمڕۆمانتان بەدەبوو بێت تا پێگەشتنەوەیکی دیکە لە هەفتەی داهاتوو بمێنن باخۆشی و شادی کوردستان ئازاد و ئاوەدان ماڵاوە